پەرلەمانی کوردستان ئەم خودی پێشوو پەرلەمانی کوردستان کەساتیان لە کارکراوە پەرلەمانە ١٧٠ بۆ ٧ خەڵکی کوردستان دەڵێن بە پەرلەماندا واتە ١٣٠ خەڵکی کوردستان دەڵێن بە پەرلەمان نەدا واتە پەرلەمانی کوردستان بە تەواوەتی نوێنەرەتی خەڵکی کوردستانیش ناکە باشە ١٣٠ خەڵک دەڵێن بە پەرلەمانەدا واتە ئەوانە بە جۆرێک لە جۆرەکان قەنەعەتیان بۆ حیزبان نەڕۆیشتوون توانیان نەبووە پیان باش نەبووە بە هەر جۆرێک واتە لژنەی دەستوریش کە دانرا لژنەی دەستور بۆ کییە بۆ ئەو سی لە ١٠ نووسێتەوە عامی خەڵکی کوردستان ئەنووسێتەوە ئەم 5 حیزبە ناتوان نوێنەراتی هەموو خەڵکی کوردستان بکەن ناتوان بە ناوی نوێنەراتی هەموو خەڵکی کوردستان و قسە لەسەر هەموو پرسەکەن لەسەر پرسی نەوت و غاز لەسەر یاسای کۆمیسیۆن لەسەر بودجەی ئەحزاب لەسەر دەستور بە تایبەتەوەی دەستورە زۆر خراپ بوو خەڵکی بەتوانە من لەگەڵ ڕێز و خۆشەویستیم بۆ ئەندامان لەژنێ دەستور خەڵکی بەڕێزن خەڵکی خۆشەویستی وڵاتان بەڵام بێگومان من ڕەنگە لەم ڕێیە لەگەڵ ما بن ڕەنگە خەڵک هەبێ لە دەروی ئەو لژنەیە بەتواناتر بێت لە نووسینەوەی دەستورە بەڵام لە بەرەوەی حیزبی نییە سەر بە حیزێک بێگی دیارێکراو نییە مافیەوەی پێ نادەبێتە ناو لژنەی دەستورەوە